بازگەکەمان نۆژەن کراوەتەوە بەوەی کە هەر کەسێکیشی بکەوێتە ئێرە زۆر بە ئاسانی و لە کەمترین کاتتا بۆی جێبەجێ بکرێ و بێزاری پێوە دیار نەبێ و کەمترین فشار دروست بێ. جاران لە دوو کابینەیە ئەم ئیشانە ئەکرا. ئێستا کراوە بە چەند ژوورێک ستافی بۆ زیادکراوە. خۆتان ئەزانن دوای ئەتوانن کامێرەکەتان بگەڕێ بە بازگەکەیە بۆ هەر بابەتێک و شوێنێکی خۆی جاکراوەتەوە. بۆ نمونە ئەو هاوڵاتیانەی کە لە خواروی عێراقەوە یەن بۆ گەشتیاری لە شوێنێکا ئیشەکانیان بۆکرێ. ئەوانەی کە بیانین بە پاسپۆرت دیێن ئەوانە لە شوێنێکی کە کارەکانیان بۆکرێ هەمووی جاکراوەتەوە. ئەو ئۆتۆمبیل لە بار هەڵگرانەی کە بە بازگەی تاسبوجیا دێنە ناو شاری سلێمانی شوێنیان بۆ جیاکراوەتەوە. جاران هەر لەسەر یەک شەقام بوو، هەر لەسەر ئەو شەقامە سەرەکیە بوو کە داخلی ناوشارە بوون، ئێستا شوێنیان بۆ جیاکراوەتەوە. ئەویش بە خاتری ئەوەی کە هەم فشار دروست نەبێت، لۆ دروست نەبێت لەسەر جادەکە و هەم ئیشەکان جیاکراوەتەوە بۆ هەمویان. ئەم بازگەیە فراوان کراوە، نۆژەن کراوە لەسەر بودجەی یەکێتی نیشتیمانی کوردستان. جەنابی کاک پاڤڵ دەستی خۆش بێ، زۆر زۆر سوپاس.